هەوڵەکانی نێوەندگیری فواد معسووم سەرۆککۆماری عێراق لە نێوان دوو باڵەکەی یەکێتی بەردەوامە. ئەمڕۆژ بەجیا لەگەڵ کۆسرەد ڕەسوڵ و بەرهەم ساڵح جێگرانی سکرتێری گشتی یەکێتی و هێرۆ ئیبراهیم ئەحمەد ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی کۆبووە. بەڵێ سەر لە بەیانی ئەمڕۆ فواد معسووم سەرۆککۆماری عێراق لە ماڵی کۆسرەد ڕەسوڵ لە سلێمانی بۆ جاری سێم لەگەڵ هەردوو جێگرانی سکرتێری گشتی یەکێتی کۆبووە و گفتوگۆیان کرد لەبارەی کێشەکانی ناو یەکێتی و هەوڵەکان بۆ چارەسەرکردنیان. ڕاگەیاندنی سەرۆکاتی کۆمار بڵاوی کردەوە لەو کۆبوونەوەیە سێقۆڵیەدا فواد معسووم و کۆسرەد ڕەسوڵ و بەرهەم ساڵح جەختیان لەسەر چارەسەری بنەڕەتی بۆ کێشەکانی یەکێتی کردوتەوە. بەڵێ لەلایەکی ترەوە نیوەڕۆی ئەمڕۆ فواد معسووم لە بارگای مەکتەبی سیاسی یەکێتی بۆ جارێکی تر لەگەڵ هێرۆ ئیبراهیم ئەحمەد ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی و مەلا بەختیار بەرپرسی دەستەی کارگێڕی مەکتەبی سیاسی یەکێتی کۆبووە. سەبارەت بە کۆبوونەوەکە ڕاگەیاندنی سەرۆکاتی کۆمار بڵاوی کردەوە لە کۆبوونەوەکەدا دوایین هەوڵەکان بۆ چارەسەرکردنی کێشە و گرفتەکان باسکران و تەکیدیان کردەوە کە هەموو کێشە و جیاوازیەکان بە ڕێگای لێک تێگەیشتن چارەسەر بکرێن. بەڵێ دوای قوڵبوونەوەی کێشە ناوخۆیەکانی یەکێتی و ڕاگەندراوەکەی باڵی ناوەندی بڕیار و وەڵامەکەی باڵی زۆرینەی مەکتەبی سیاسی یەکێتی فواد معسووم سەرۆککۆماری عێراق گەڕایەوە سلێمانی و تا ئێستا چەندین کۆبوونەوەی لەگەڵ هەردوولا ئەنجام داوە.